ئێستاش لە کاردانەوەی ئەم ئیشەیە من قسەکەم بۆ جارە بۆ ئیسلامیەکان ئەم نقطەیە کە ئایا بۆچی وا سەرتان لێشێوەوە؟ هەندێک کەس پەیوەندیەکە ئەڵێ ئەتوانم ببم بە پێشمەرگەی پارتی، باش ئێمە پێشتر نەمانەوەت پێشمەرگەی پارتیوی، پارتی شەر ئینسیحابەکەی کردووە، دی بەگە و مەخموور خۆزەختی لەسەر نەبووە، شەر ئینسیحابەکەی لێش نەکردووە. پاشان ئایا ئەتوانین ئێمە بەرگری بکەین؟ ئێوە بینیتان کابرا بە دەبابۆ ڕاکا لە کەرکووک، خەڵک پێشی دەبابەکەی گرتووە لە مەڕۆ. تۆیەکی بێنەزم و تەدریب بە کلاشنکۆفێکە توانی بەرەنگاری جەیشێکی جەڕاری عەقائیدی وەحشی بگری کە بەپێی پلانێکی نێودەوڵەتی دێتە ناوچەکەتەوە و نێودەوڵەتیەکانیش ئامادەشن. ئەو قسانەی ئەمڕۆ جەعفەرە تورتەوتی دەرکەوت کەوتی 15,000 کەس بوون کە ئەمرم پێکردوون ئینسیحاب بکەن. تۆ سەیری ئەو چاوقایمیە، یعنی خەڵکێک ئەوەندە بە جورئەت بێ ناویشی لێ نانە خیانەت، ئەڵێ وعدیش دەدەم بە خێزانی شەهیدەکان، بە کەسوکاری شەهیدان. وعدی چی؟ 15,000 کەس بە هەبوونی دەبابە بە مۆقعی خۆت لە سەنگەرە خەڵکیی لە دەشتەوە هەجوومت بۆکە. ئەنجا تەسلیمکردنێکی زۆر پڕعار و پڕشورەیی بەهێزە کە هەمومان نەزانین ئەمە مقدماتی نەتیجەیەکە، ئەمەی ئێستا نەتیجەیەکە کۆمەڵی مقدمات لە پێشی هەیە و بە هەمان شێوە ئەمە مقدمەی نەتیجەیەکی تریشە کە دیسان لە داهاتوودا دێ.